لە دوایەوەی کە بابەتی مناڵەونبووەکان لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت دابنیشتین بابەتەکەمان بۆ باس کرد کە ئەم بابەتە بابەتێکی یاساییەوە بابەتێکی پزیشکی دادوەریە ئەبێ ئەمان داغڵی بابەتە بن بە خۆشحاڵیەوە وای کرد کە بەڕێز وەزیری تەندروستی ڕابسپێرێ بە تەنسیق لەگەڵ ئێمە هەنگاو بنێن بۆ سەرجەم قۆناغەکانی بەڕێکردنی ناسینەوەی مناڵەونبووەکان ئەو بوو کە توان بڵێم لە دوو مانگی ڕابردووە لەلایەن دادگای باریکەسێتی هەڵەبجە پرۆفایلی هەر 72 خێزانەکە بە کۆتا گەشتووە و ئەو بابەتە داخراوە لە دادگا وەسان لەسەر ئەوەی کە بزانین تێچووی ئەم بابەتە چی یەگرێتە ئەستۆی خۆی ئێمە بە تەنسیق لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستیە توانیمان کە بڕی تێچووی ئەم فەحسە کە دادگا پێویستی پێی بوو موافقەتی لەسەر بگرێ و ڕەزامەندی بگەڕێتەوە لە دادگای ئێستا ئێمە چاوەڕی دادگای باریکەسێتی هەڵەبجەین کە مادەم هەموو پرۆفایلەکانی تەواو کردەوە کە مادەم پارەی تێچووی ئەم کەیسەیش لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دابین کراوە چاوەڕێی ئەوەین کە دادگای باریکەسێتی هەڵەبجە فەرمانی دیاریکردنی ئەو سنتەرە بۆ یەکلاییکردنەوەی ئەم کەیسە دیاری بکە و هەموو ئەو خێزانانە ئاشنا بنەوە بە هەموو مناڵانی کە ئیدعای هەڵەبجەیی بوونی